دەنگۆی ئەوە هەیە کە دادگای فدرالی عێراق مشتومڕ لەسەر سکاڵایەک دەکاتن سەبارەت بە دەستوربوون یان نادەستوربوونی بڕیارێکی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق لە کۆتایی ساڵی ڕابردوودا بۆ درێژەکردنەوەی ماوەی کارکردنی. ڕەنگە بڕیاری دادگا گرژیە سیاسیەکانی نێوان هەولێر و بەغدا قوڵتر بکاتن. پێش چەند ڕۆژێک داکتەر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستانی عێراق لە بەغدا بوو، ئێستا لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵماندا بۆ باسکردنی ئەم بابەتە و ئایا ڕێگریەکان چین لە پێش ئەنجامدانی هەڵبژاردننی نوێ لە هەرێمی کوردستاندا. سوپاس دکتۆر یوسف، ڕاستە سکاڵایەک لە دادگای فدرالی عێراق هەیە سەبارەت بە نادەستوربوونی درێژەکردنی ماوەی پەرلەمانی هەرێم؟ سپاس بۆیەوە و ڕێز بۆ بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. بەڵێ تەنها یەک سکاڵا نییە لەسەر ئەو یاسایی لە پەرلەمانی کوردستان دەرچووە بۆ درێژکردنەوەی ماوەکەی خۆی، بەڵکو 4 سکاڵا لە دادگای ینی سکاڵاش نین داوان لە دادگای باڵای ئیتیحادیە عێراق تۆمار کراوە کە یەکێک لە سکاڵاکان بەندە تۆمارم کردەوە لەسەر نادەستوری بوونی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستانەوە دەرچووە بۆ درێژکردنەوەی ماوەکانی هەرێمی کوردستان لانی کەم بۆ ساڵێک. کەواتە ڕاستە. باش ئەگەر دادگای فدرالی بڕیاریدا کە ئەو هەنگاوە نادەستوریە چی دەبێ لە هەرێم بە تایبەتی؟ ئەو کاتە درێژکردنەوەی ماوەی پەرلەمان نادەستوریە بێت و ناشەرعیە بێت و پەرلەمانی کوردستان دەبێت لە کار بکەوێت و هەر یاسایەک دەربکات نادەستوریە بێت و دەسەڵاتەکانی تری هەرێم ئەگۆڕێن بۆ دەسەڵاتی کاربڕێکرد تا و کاتی هەڵبژاردنێکی نەزیه و بێ دکتۆر یوسف ڕەنگڕێژی دەسەڵاتەکانی عێراق هەرێمی کوردستان ئەکرێتەوە. باشە دکتۆر یوسف دەمویست ئەوە بپرسم، هەر بابەتی هەڵبژاردنەکان بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی هەرێم لە کاتی خۆی دەنەکران؟ کەچی دەبەرەوەی ئەم دەسەڵاتی هەموو کێشەکانی گرفتەکانی عێراق لە عێراق کرا. فەرموو. لەبەرەوەی ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی دیموکراسی نییە، ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە دیموکراسیەکی ڕتوشە، وەگەرنا سەیری کە لە 92 تا ئێستا لە 1992 تا ئێستا یەک هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە کاتی خۆیان ئەنجام نەدراوە و هەمیشە هەوڵێەوە دراوە دەسەڵاتەکان یعنی تەمدید بکرێن تەنانەت بە سەرۆکی هەرێمیشەوە. یعنی ئەو گرژەی کە لە 2015 دروست بوو بەهۆی ئەوە بوو کە مەسعود بارزانی کە ئەو کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو 2 ساڵی بۆ تازەکرا بوویەوە ئەویست هەر بەردەوام بێت لە پۆستەکەی. بۆیە یعنی سیستمێکی دیموکراسیمان تەواو عیارمان نییە لە هەرێمی کوردستان تا بڵین کە ینی هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجامەدات و ئەوەی تری هەمووی بڕۆبیانوە. لە ڕاستیە منە ئەو بۆ بینەر و بیسەری ئێوە ڕوون کەمەوە کە ئەنجامدانی هەڵبژاردن بە تەنیا لە کاتی خۆیان ئەوە ناکاتەوەی کە دیموکراسی فڵانێ مەشەڕ بۆواکەین کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ، بەڵام تەنها ئەمە شەڕەکە نییە. هەڵبژاردننی نزیه و بێساختە و گۆڵ بێت و لە هەمان کاتی شاپێویست دەکات هێزە چەکدارەکان لە ململانە سیاسیەکانە بەشداری نەکەن. یعنی ئێمە گەر چیمان کرد بە چی ئەگەر ڕۆشتین هەڵبژاردننیشمان ئەنجامدا هەڵبژاردنەکان ساختەکاری تیا کرا یان دوایی هێزێکی سیاسی بەهۆی ئەوەی کە هێزی چەکداری هەیە نەتیجەی هەڵبژاردنەکان قبوڵ نەکات. باشە پێویستە کات هێزە چەکدارەکانی هەرێمیش بێلایەن بکرێن لە ململانە تا توانین ئێمە باس لە دیموکراسی. دکتۆر یوسف ناکۆکی سیاسی هەن ئێمە دەزانین لە هەرێمی کوردستاندا و ئێستا نییە نوێ نین هەر چەندین ساڵە هەن، بەڵام هەندێ لەلایەن بۆ نمونە داوای هەڵبژاردن دەڵێن دەبێ هەڵبژاردنەکان بکرێن، هەندێکی دیکە دەڵێن زوویە یان هۆیەکانش ئەوەیە کە کێشی تەکنیکیکان هەن بۆ نمونە ئامارەکانی دەنگدەران نییە یان ئاماری ڕاست و درست نییە و هەندێک لایەنش وەکو گوتم سوورن لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی شەفاف شتەکان بکرێن، لانی دیکەش هەندێکیان دەڵێن نا دەبێ ئێمە هەڵبژاردن بکەین. یعنی حەزەکەم بزانم کێشەی ئەوەی کە هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا نەبن سیاسین یان تەکنیکین؟ هەردووکین، هەم سیاسیە هەم تەکنیکیە. یعنی ئەم سوڵتەی لە هەرێمی کوردستان هەیە بە هەڵبژاردننی نەزیه ڕازی نابێت، چونکە ئەزانیە زۆرینەی هەرە زۆری خەڵکی کوردستان ئەم سوڵتەیە قبوڵ نییە و باشترین بەڵگە بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان قبوڵ نییە
دابەزینی ڕێژەی بەشداری هاوڵاتیانە بە بەردەوامی لەو هەڵبژاردنانەی کە ئەکرێن مەسەرەن هەڵبژاردننی بۆ نمونە هەڵبژاردننی 2009 لە 1970 خەڵکی کوردستان بەشداری تیا کردووە بەڵام هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنرانی عێراق لە هەرێمی کوردستان لە 36 خەڵک بەشداری تیا کردووە کامەش زۆربەی هەرە زۆریشی ڕەنگە بەشی زۆری شێتەنگی بەوانە نەداوە بۆیە ئەو سوڵتەیە کە لە هەرێمی کوردستان هەیە بە هەردوو جەناحەکەی ئەزانن متمانی خەڵکیان لەدەستیاوە و ئامادەی هەڵبژاردننی نەزیهنی و ئەوەشی کە مەسەرەن ئێستا مەسەرەن پارتی گوێمان لێ بێ کە ئەڵەیە بێ هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ پارتی ئەوێت هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بە مەرجەکانی ئەو بکرێ واتە هیچ شتێک لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەرانەیە تەزویر لە هەڵبژاردنەکان ئەگەر کرا ئەبێت تۆ نەتیجەکەی قبول بکەی و تەنانەت ئەگەر نەتیجەکەش بە شێوەیەکی تر بوو پارتی بەدڵی نەبوو بتوانێت هەولێردا بخە ینی باشە ئێمە چۆن بتوانین بڕوا بەوە بکەین کە دیموکراسی لە هەرێمی کوردستان هەیە کە پارتی هەر کەسێک ڕازی نەبێت لە بیرڕاکانی هەولێری لێ قەدەغە بکات بۆیە بەڕاستی ئێمە پێویستمان بە ئاساییکردنەوەی کۆی دۆخی هەرێمی کوردستان هەیە و پێویستمان بەوە هەیە کە سیستمێکی دیموکراسی بنیاد بنین بەو شێوەیە کە هەڵبژاردنەکانی پێشوو کە بینیمان ئەوە دیموکراسی نایەتەوە بۆ وەڵامی ئەو پرسیارەشی چۆن کەواتە مەبەست ئەوەیە گۆڕانکاری لە سیستەمی هەڵبژاردن و لە یاسای هەڵبژاردنە بکرێ بۆ ئەوەی بتوانێت زیاتر دیموکراسی بێ بەڕێزم بەڕاستی من پێم وانییە کە کێشە زۆر لە یاسای هەڵبژاردن یا لە سیستمی هەڵبژاردن بێ هەموو سیستمەکانی هەڵبژاردن لە دنیای چاکی و خراپی خۆیانیان هەیە کێشە لەوەیە کە کێ دەنگەدا و کێ ژمێرێ و چۆن دوایی نەتیجەکەی قووڵەکرێ ئایا ئەگەر ئێمە حساب بچینە ململانەیەکی هەڵبژاردنەوە هێزی چەکداریان هەبێ و لە ڕێگەی هێزە چەکدار و هێزە ئەمنی و هێزە مخابراتەکانیانەوە زەخت لە خەڵکن ئەوە چ دیموکراسیەکی پێڵێن ئەمە مشکلەکەیە ئەوە مشکلەکەیە کە خەڵک کێنراون لە تورکیا لە سووریا لە ئێران کارتی دەنگدانیان بۆ پڕکردوونەتەوە یەن بەشداری لە هەڵبژاردنەکان کەواتە چارەسەری نییە دەنگی دووبارە و سێبارە و ئەوە ئەکرێ کەواتە هەڵبژاردن بکرێش هەر هەمان شێوە دەبێت چارەسەر هەیە ئەگەر هەڵبژاردن بەو شێوازانی ڕابردوو بکرێ هیچ نەتیجەیەکی نابێ و خەڵک نەماوە بەڵکو ئێمە پێویستمان بەوەیە ئەم نظامی حکومڕانی هەرێمی کوردستان بگۆڕین بۆ نظامێکی حکومڕانی تەندروست چونکە لە هەموو ڕۆکانەوە بەڕاستی فەشەلیەناوە خۆزگا کاتمان هەم باسی ئەو سیستەمە کە تۆ پیشنیازەکەی بکەین دکتۆر یوسف محەممەد سەرۆکی پێشووی پەرلەمانی هەرێمی کوردستانی عێراق زۆر سوپاسی جەناب دەکەین.